من لەبارەی گرنگیم بەنداوانە قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێزم ناکۆ سامی بەڕێوەبەری بەنداوی گۆمەسپان کە لێرە لەگەڵمە بەڕێزم ناکۆ زۆر بەخێر بێت. با باس لە بەنداوی گۆمەسپان بکەین. گرنگیم بەنداوە چییە؟ من بە کورتی ئاماژەم پێکرد بەڵام ئێوە وردەکاری زیاترتان لایە. بەنداوی گۆمەسپان بەنداوێکی گرنگی حکوومەتی هەرێمی کوردستانەکە لە سەرەتای ساڵی 2013 دەست بەکار بوو، بەڵام بەهۆی گرفتەکانی شەڕی داعش و قەیرانی دارایی چەند جارێک وەستا لە دوای کابینەیەوە ساڵی 2021 بە تەواوی دەست بەکار کراوە بە گروتینێکی زۆرەوە و لە ماوەی 3 ساڵ دەکارەکان تەواو بوو، لاشەی بەنداو تەواو بوو، ئاو گلدراوە. باشە کارەکانی بەکوێ گەیشتووە کەی بە تەواوەتی تر تەواو دەبێت توانێت کەڵکی لێوەربگیرێت؟ کارەکان بەگشتی لاشەی بەنداو تەواو بووە، ئینتەی کە ئاو وەردەگرێت تەواو بووە کە دەتوانرێت ینی وەکو دەبینین ئاو گلدرایتەوە. تەنها کاری هەندێک کاری تەواوکاری ماوە، کاری ژووری قفل و دانانی قفل و بەشێک لە بۆڕی ماوە لەگەڵ هەندێک کاری تەواوکاری وەکو ڕووناکردنەوە و ئۆفیسی دایرەی بەنداوەکە. باشە پێشبینی دەکەن چەندی تر بخانێت بۆ کەی بکەوێتە کار بەگشتی؟ بە پێ و پلانێندانرا ئینشاڵڵا ئەگە هیچ گرفتی نێتە ڕێ نزیکەی سەرەتای ساڵی داهاتوو کارەکان ئینشاڵڵا تاوا دەبێت. باشە ئەو بەنداوە بۆ سنووری پارێزگای هەولێر و دەوروبەری چه سوودێکی دەبێت؟ دەتوان چۆن کەڵکی لێوەربگرێت؟ ئەو بەنداوە بۆ پایتەختی هەرێم شاری هەولێر زۆر گرنگی تایبەتی هەیە، بە تایبەت لە ڕووی گەشتیاریەوە. ئێستاش وا بزانم کاری لێ دەکرێت دووسایدیی چاردۆری بەنداوەکە دەکرێت، ئەکید پلانی گەشتیاری هەیە بۆ ئەو شوێنە و لە ڕووی بژانەوەی ئاوی ژێرزەوی کاریگەری زۆری هەیە بۆ ژیانەوەی ئاوی ژێرزەوی ناوچەکە، وەروها بۆ ئەوەی ئاودێری ینی کاری ئاودێری ئیسیفادەی زۆری دەبی. لە بواری بەرهەمهێنانی کارەباچی توانای هەیە چەند مگاوات کارەبا بەرهەم بهێنرێت لەو ئەم بەنداوە لەسەر ئاوێکی وەرزی نییە، ینی بەردەوام بێت، ینی بەس لە کاتی باران ئاو دێ، ینی بۆ بەرهەمهێنانی کارەبا گونجاو نییە، تەنها بۆ دەکرێت ئیسیفادەی زۆری ببینرێت لە بۆ بواری گەشتیاری و وەروها بۆ بژانەوەی ئاو ژێرزەوی سامانی ماسی و بۆ پرۆژەی ئاودێریش. باشە ئەوان ئەو ناوچانەی کە کەونە دەوروبەری بەنداوی گۆمەسپان بۆ نمونە لەسەر ڕووباری بەستۆر و دەربەندی گۆمەسپانەوە لە ڕووی کشت و کاڵیەوە چەندە سوودی لێوەردەگرن و ئەتوانێت ئەو ناوچەیە فێنک بکاتەوە کەشەوەکەی بگۆڕێت بەگشتی. بە تاکیدی ئەو بەنداوەکە ئەو ئاوەگل درێتەوە کاریگەری لەسەر کەش و هەوای ناوچەکە دەبێ و هەروەها بۆ ئەو زەویە بەراوانی کە لە خواروی بەنداوەکەن دەتوانرێت بە پرۆژەی تاواکاری ئاودێری سوودی لێوەربگیرێت بۆ ئاودێریکردنی زەویە بەراوەکان. تەواتە زەویوزاری زۆر لەو ناوچەیان کە لە خوار بەنداوەکە تا دوکاتی منطقەی بەستۆڕە و خوارەوە استفادی لێ دەکرێت. باشە حکوومەتی هەرێم لە ماوەی بە تایبەتی کابینی نوێمدا زۆر هەوڵی داوە بە دروستکردنی پۆند و بەنداو کێشەی کەم ئاوی چارەسەر بکات یا بەگلدانەوەی ئاوانە بتوانێت لە بواری کشت و کاڵ و گەشتیاریش پلانەکانی خۆی جێبەجێ بکات. بەگشتیان بەنداوانە توانیویانە ئەو پلانانە جێبەجێ بکرێت لە چوارچێوەی ئەو هەوڵانەی کە هەبووە و چەندە گرنگن ئەگەر هەبێت؟ وەکو ئاماژەت پێکرد ئەو بەنداوانێک کە لە کابینەی نوێم تەواو بوونە 6 بەنداون، ئەو بەنداوانە ئەکید کاریگەری زۆریان دەبێت لە خاستان لەسەر ئاستی ناوچەی گوند و ناوچەکان لە بۆ پرۆژەی گەشتیاری لە بۆ مەڕووماڵات چکە خۆ دەزانانی وشکە ساڵی ینی لەو شوێنان لەوانێ ئاویش دەمینێ بۆ مەڕووماڵات زۆر دەوری هەیە، بۆ بژانەوەی گوندەکان، بۆ کشت و کاڵی ئەو ناوچانە. باشە بۆ ڕێگریکردن لە دروستبوونی لافاو تا چەندە ئەم بەنداوانە کاریگەرن؟ ئەو بەنداوانە کاریگەری زۆریان دەبی لەسەر ڕێگیرکردنی لافاو، خاستەتەن بەنداوی چەمرگەکە لە باشووری ڕۆژهەڵاتی شاری هەولێرە کە ئەو لافاوی ساڵی 2022 ڕوویدا، ینی دەورێکی زۆر گرنگی هەبوو لەسەر کەمکردنەوەی مەترسیەکانی لافاو لەو ناوچەیە. باشە ئاماژەت بە لایەنێکی دیکە کرد بە تایبەتی گەشتیاری کە کاریگەریکی زۆری لەسەر بژانەوەی ئابووری دەبێت لە هەرێمی کوردستان. ئەو پرۆژە گەشتیاری لەکە لە بەنداوی گۆمەسپان جێبەجێ دەکرێن بە دروستکردن و تاواکردنی بەنداوەکە تا چەندە کاریگەری لەسەر بژانەوەی ئابووری لەو ناوچەیە دەکات و کرێت بە وردەکاری و باس لە گەشتیاری زانیاری لەسەر پرۆژەی نییە، بەس ئەکید ئەو پرۆژە گەشتیاری کە ئەنجام دەدرێت کاریگەری دەبی لەسەر ناوچەکە و ئێستا خۆ پرۆژەکە دروست نکرا بەس کاریگەری بەنداوەکە خەڵکەکی زۆر سەردانی ئەو ناوچە دەکە خاستە لە بەهاران و ئێستاش لە وەرزەگرمە. باشە وەکو ئاماژەشم پێکرد لێرە خۆتان بینی چانێکێک لە تایبەتمەندەکانیان بەنداوەیە کە ئاوی پاکیش دابین دەکات، ئەمە بۆ ئاوی خواردنەوەش دەتوانێت بەکاربهێنرێت یا تەنها بۆ مەبەستی دیکەیە؟ دەکرێت ئیسفادی لێ بکرێت لە بۆ دابینکردنی ئاوی خواردنەوە بۆ
بەشێک لەو شار و شارۆچکانی کە نزیکن لێ دەکرێت استفادە لێ بکرێت. کەواتە بۆ چارەسەرکردنی کێشەی کەم ئاوی لە گەڕەکەەکانی شاری هەولێر لەوانەیە کە نزیکن لەم پرۆژەوە دەتوانێت سوودمەند بێت. دەکرێت استفادە لێ بکرێت بەس ئێستاوا دەزانم بەدیلی کە هەیە ئێستا پرۆژەی تاوکاری فیلاکەوتنی ئاو جێبەجێکرا لەوانەیە ئەو ئەهەمیەتی نەبی بەس ئەهەمیەتی زۆری دەبی لە بۆ کەرتی گەشت و گوزاری ناوچەکە لە بۆ بژانەوەی ئاوی ژێرزەوی هەر بۆ سامانی ماسی و ئاودێری کشتکاڵ. زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێزم ناکۆ سامی بەڕێبەری بەندایی گۆمەسپان کە لێرە لەگەڵ کوردستان 24 بووی زۆر سپاس.